دادگا بڕیاری بڵاوکردنەوەی کتێبەکەی ماری ترامپ برازای سەرۆکی ئەمریکای بەناونیشانی زۆر بەڵام هێشتا بەزنیەی ڕاگەیان. قازی دۆسیەکە بڕیاری ڕێگری لەسەر چاپ و بڵاوکردنەوەی کتێبەکە هەڵگرت کە ڕەخنەی توند ئاڕاستەی دۆناڵد ترامپ دەکات و زانیاری گرنگ لەوبارەیەوە بڵاو دەکاتەوە. قازی دادگای باڵای نیویۆرک هال بی گرینۆڵد هەموو پاساوەکانی ڕۆبەرت ترامپی برای دۆناڵد ترامپی لە 20 لاپەڕەدا ڕەت کردەوە کەوەکو بنەماڵە قەدەغەیان کردووە کە ماری ترامپ لەبارەی ئەندامانی بنەماڵەکەیانەوە قسە بکات. گوایە پێشتر ڕێکەوتنێکی بەو نێوەڕۆکەوە واژوو کردووە. قازیەکە دەڵێت لەگەڵ بڵاوبوونەوەی کتێبەکەدا بە تیراژێکی گەورە قەدەغکردنی ماری ترامپ لە بازنەکردنی کتێبەکەی و ڕیکلام بۆ نەکردنی لەم کاتەدا بابەتێکی ناڕاست و بێمانایە، هیچ سوودێکی نییە. لە کاتێکدا زانیاری گرنگەکانی گەیشتۆتە ملیۆنان کەس، تەنانەت ئەو ڕێکەوتنە نهێنیی بنەماڵەکەش پەیوەندی بەلایانی داراییەوە هەیە و ئەوە دوو دەیە لەمە بەر ڕووی داوە. My dad, Fred Trump, was the smartest and hardest working man. دکتۆر ماری پزیشکێکی دەرونی کلینیکی پسپۆڕە و کچی فرێد ترامپ جۆنیۆرە کە لە ساڵی 1970 دا مردووە. کە ماری مامی تۆمەتبار دەکات بە پشتگوێخستنی لەو کاتەدا کە ئالوودە بووە بە مەی خواردنەوە و نەخۆشی دڵی هەبووە. هەر ئەوەش بۆتە هۆکاری مردنەکەی. جگە لەوانەش ناوبراو لەو کتێبەدا خۆتزیینەوەکانی دۆناڵد ترامپ لە باجی موڵک و خانوبەرە و سامانی باوکی باس کردووە کە لەم کاتی کەمپینی هەڵبژاردەدا زیانێکی گەورە لە هەوڵەکانی ترامپ بۆ دووبارە هەڵبژاردنەوەی دەدات. بەو پێش کەماری پزیشکێکی دەرونی و شارەزایە زۆر باش نمونونەکانی لە ژیانی دۆناڵد ترامپ هەڵبژاردووە بۆ لێدان لە کەسایەتەکەی کە بە گەورەترین کەسە تێکدەرەکانی جیهان ناوی دەبات. پارێزەری ماری ترامپ لە ڕاگەیاندنەوەکدا پەسەنی بڕیارەکەی کرد و ڕایگەیان دادگا ڕێگەی ڕاستی گرتەبەر. لەوەدا هەوڵی خێزانی ترامپی ڕەت کردەوە کە ماری نەتوانێت گوتاری سیاسی بنەڕەتی خۆی لەبارەی ئەو بابەتە گرینگانەوە دەرببڕێت کە بۆ ڕای گشتی گرینگە. لە لای خۆشیەوە بڵاوکردنەوەی کتێبەکە سیمۆن ئۆشستەر لە ڕاگەیاندراوێکی تایبەتدا بۆچوونی خۆی بەم شێوەیە خستۆتە ڕوو کە حەق لە بڵاوکردنەوەیدا کۆد ناکرێ و مافێکی پیرۆزە. ئەوەش بنەمای کۆمارەکەمانە. سوپاسی دادگا دەکەین کە جەختی لەو بنەما پتەوانە کردەوە. ئاژانسی ئاسۆشێتد پرێس لەبارەی کتێبەکەەوە دەڵێت زانیاری وێرانکەری لەبارەی سەرۆکی ئەمریکاوە تێدایە. ئەوە هێشتا بڵاو نەکراوەتەوە کە ئەو مشتومڕەگەرمەی لەسەر دروست بووە چونکە لە خراپترین حاڵدا وێنەی ترامپ نیشانی ڕای گشتی دەدات. ماری لەبارەی ئێستای ئەمریکاوە دەڵێت پەتای کۆرۆنا و ئەگەری ڕوودانی قەیرانێکی ئابووری و قوڵبوونەوەی جیاوازیە کۆمەڵایەتەکان کە لە خۆپیشاندانەکانی ئەم دۆیە دژی ڕەگەزپەرستی بەرجەستە بوون لە ڕاستیدا بەرئەنجامی نیشانەی نەخۆشەکانی دۆناڵد ترامپن کە ئەو کاتەی وڵات لە سەقامگیری ئابووریدا بوو کەمتر دەرکەوت بوون. بەڵام ئێستا کەسایەتی ناشایستەی و بێتوانایی کارجێڕی بۆ هەمووان ئاشکرا بووە.